ڕاهێنەری لەشجوانی ئەو دەڵێت ناتوانم بەبێ ڕاهێنان ڕۆژەکانم تێپەڕێنم. میان ڕەشاد تەمەنی 27 ساڵە، لە توانایدا هەیە تا کێشی 150 کیلۆیی بەرز بکاتەوە. ڕاهێنەری پیاوان و ئافرەتانە، بەڵام یاریزانی پیاوی زیاترە کە ڕۆژانە ڕاهێنانیان پێدەکات. زۆر یاریزانی پیاوم هەیە، ئەمن هەم خەڵکی خۆمان هەم بیانی بە خۆشحاڵی و سەردان دەکەن. بیانیەکان زۆر خۆشحاڵن لەوەی کە دەبینن لە هەولێر و کچێکی ئەوها کوتلەی ماسوولکەم و کەتەوا و جەستە و لاری ڕێک کە لەگەڵم بەردەوام دەمن. یاریزانم هەیە چەند ساڵ لەگەڵم بەردەوامە بە خۆشحاڵی و کە دەبینی کە لە کوردستانیش لەو شوێنەکەی خۆیەوە هاتێ لێرە شەمان شت دەبینیتن، ئەوانە ئەمن بەرەو پێش دەچیەوە ئەویش پێ خۆشحاڵ دەبیتن و پیاوانیش مرتاحن لە بەرەوەی کە دەبین ئەمن وەزنی زۆر دەڕۆم و با بڵێن تەشجیع دەبن ئەوانەش لەگەڵ من. یاری لەشجوانی بۆتە بەشێک لە ژیانی ئەم کچە ڕاهێنەرە، بۆیە وەک دەڵێت ڕۆژانە زیاتر لە 8 کاتژمێر لە ناوهۆڵی یاری لەشجوانیدا دەمێنێتەوە و ڕاهێنان بە یاریزانەکانی دەکات. لە چاو ڕاهێنانە پیاوەکان لە زۆر ڕاهێنەرە پیاویش باشترە مامۆستامیان یەکە لە مامۆستایە سەرکەوتوەکان ئەو تەڵەبوانەی هەیتی ئەو بزانم زیاتریش تەڵەبەی پیاویە. ئەو ژێکە لە سەبەبی مەکان کە ئافرەتیش لە قاعەکانی ڕاضی لە هۆڵەکانی لەشجوانی هەبی، چونکە هەم پیاوی لێ و هەم ئافرەتیشی لێ. بەشداری لە چەندین پاڵەوانێتی هەرێمی کوردستاندا کردووە و دەڵێت خەونی من ئەوەیە کە بەشداری لە پاڵەوانێتی جیهانیەکاندا بکەم تا بتوانم تواناکانی خۆم پێشانی هەموو لایەک بدەم. بەشداری سێ بتوڵم کردو، پلە یەکەم جار کرۆسفیت کە لەولێر کراوە، پلە یەکەمم بەدەستینە، دواتر هێزی لە شخانماش پلە یەکەم بەدەستینە. ئەو بڵتوڵانێکە لە هەولێر کرایتەوە با بڵێن لەسەر ئاستی کوردستان ئەوانەوە پلە یەکەم بەدەستینە بە خۆشحاڵیەوە، بەڵام هیچ بتوڵەیەکی دەرەوەم نەکردێت. چاوەڕێ دەکەم پەرەی زیاتر بە وەرزش بدرێ هەر لە وڵات و لە شاری خۆمدا بتوڵەکانم بکەم. نیان ڕەشاد لە ساڵی 2017ەوە بۆتە ڕاهێنەری لەشجوانی پیاوان و ئافرەتان و تا دێت کاتی زیاتر بە یاری لەشجوانی دەبەخشێت. ئەحمەد جێباری، دەنگی ئەمریکا، هەولێر.